سڵاوتان لە بازیزان بەیانیتان باش بە هیوایەوەی ڕۆژێکی جوان و ئارامتان دەست پێ کردبێت هەرچەند ڕۆژێک کە بە دیمەنی جوانەوە دەست پێ بکات هەر کارەکاتە سەرەوەی کە تێڕوانینمان بۆ ژیان جوان بێت ئەبێت تۆ یەک دنیا ڕەنگا و ڕەنگی و جوانی لە جلی کوردیا ببینیت و هێشتا هەر بار و دۆخت نەگۆڕێ و باش نەبی ڕۆژی جلی کوردیتان لێ پیرۆز بێت ئەمڕۆ لەگەڵتانە بین لەگەڵ هاوکارم ڕەوەند بۆەوەی کە بەرنامەی ئەمڕۆشتان بەجلوبەرگی کوردیەوە بەجلوبەرگی کوردیۆز ئەو کوردانە جلەکانیشە پیرۆز بێت قوربانت سپاس دەکەم لە تۆش پیرۆز بێت باشی تۆ چۆنی یەخوا باش بەخوا بەزێ مفتاحی مۆجلانەوە جلی کوردی زۆر جوانە هەرچە من دایم ئەڵێم جلی کوردی ئێستا بەداخەوای لە هاتووە تەنیا تۆ ئەتوانیت بۆ نمونە بۆ میوانی ئەوەی کەیتە جم و جۆڵت نەبێ لەبەری بکەی هەرچەند خاتوونی ئازاشمانەی بخوا هەر بەم جلەوە ئەمە نەجوانە ئەیکا بەلای پشتێنەکەی یان بۆ نمونە فەقیانەکانی کۆکاتەوە ڕێک دەسەکە بە چێش لێنان و میوان بەڕێکردن و هەموو ئەمانەشەکە بەڵام بەداخە زۆرێک لە کەسەکان ئەڵێن بەجلی کوردیەوە زۆر ناتوانم بجۆڵ من وەکو خۆم زۆر زۆرم پێ جوانە سڵاوی خۆم سڵاوتان نەبێەوەم کاتە هەموو کاتێکتان باش ڕۆژی جلی کوردیتان پیرۆز بێت ئەکرێت بڵین لە دوای زمان سەحار جلوبەرگیش سمبول و هێمای نەتەوەکەمانە و مێژووی جلوبەرگی کوردی ئەگەڕێتەوە بۆ 3000 ساڵ پێش ئێستا و بە خۆشحاڵیەوە لە ساڵی 2010 ڕۆژێک دیاریکراوە بۆ جلوبەرگی کوردی و لە وەزارەتی پەروەردەشەوە بۆ قوتابخانەکان نێراوە کە مامۆستایان و قوتابیان و خوێندکاران ئەتوانن لە ئەم ڕۆژەدا کە بەداخەوە ڕۆژێک کەمە بۆ جلوبەرگی کوردی و ناکرێت هەر لە بۆنەکانە ئێمە جلوبەرگی کوردیمان بیر بێت ئەکرێت ینی ڕۆژانی ئاسایی و لە کاتی دەوامی ئاساییشە ئەگەر بۆنەیەکیش نەبێت جلوبەرگی کوردی بپۆشرێت چونکە سمبول و هێمای نەتەوەکەمانە بەڕاستی جلوبەرگی کوردی زۆر زۆر جوانە هی خارمانیش و هی پیاوانیش خۆی ئێمە ئەمە ناڵێن وە کەسێکە بەڵێن جلەکان هی خۆمان بێ بەڵکو زۆرێک لەو کەسانەی کە بۆ نمونە سەردانی هەرێمی کوردستانیان بەشەکان و ناوچەکانی تری کوردستانیان کردووە یاخود ئەو کوردانەی چوونەتە دەرەوە بە جلوبەرگی کوردیەوە دەرکەوتون کاتێکە بۆ چوونی کەسانی چواردە و کەسانی بیانی وەرگیراوە لەسەر ئەوەی کە بۆ نمونە ئەم جلەتان لا جوانە زۆربەی زۆریان تویانە زۆر زۆر جوانە چونکە هەم زۆر ڕەنگا و ڕەنگە بەتایبەت جلی خاتوونەکانمان هەم کۆمەڵێک ئەکسسواراتی زۆر زۆر جوانمان هەیە ئێمە لە جلی کوردیە هەم جلی کوردی ئەگەر لی ورد ببیتەوە ئەبینیت بۆ وەرز جیاوازە بۆ بارودۆخ جیاواز بۆ لە کۆنا هەر بۆیە ئەمەوە ئەکات کە تۆ بۆ هیچ شوێنێکی ئەگەر پێویستت هەبوو جلی کوردی پەکت نەکەوێت و بۆ نمونە تەنانەت لە کاتی شەڕە بۆ لەشکرکێشیەکان لەمانەشە هەر جلی کوردی بیری لێکراوەتەوە و ئەوەی کە زۆر ژینگە دۆستانەشە ئەو کەرستانەی کە پێی دروست کراوە ڕەوەند باش ئەمەی تۆچی پێوەگرن ئەمە ڕۆژهەڵاتیان با بڵێن لە هەندێک لە ناوچەکانی ڕۆژهەڵات مکریان و ئەو ناوچانە ئەم جلوبەرگە لەبەرەکەن پشتێنەکە لە چکێکە ئەدرێ بەسەرا ئیتر بۆ نمونە خاتونەکان بە پێی سەلیقەی خۆیان چۆن ڕێکی ئەخەن تۆزە گۆڕانکاری بەسەر دوورینەکە هاتووە بەڵام هەمیشە وتراوت ئەوەی کە جێ دڵخۆشە هەمیشە ئەو کەسانەی کە دیزاینەر یان بەرگدرون لە بواری جلی کوردی ئاگایان لەوە بۆ ڕەسەنایەتیەکە بپارێزن و ئەوەی کە ئەم پشتێنە یەک فەلسەفەی زۆر زۆر جوانەیە لە پیاوانە جلوبەرگی پیاوان ئێمە ئەمەمان هەیە لە خاتونەکانە هەندێک لە ناوچەکان ئەوترێت بۆ کاتی بەتایبەت وەرزی زستان ئاگای لەوا بێت تۆ بەتایبەت ناوچەی کەمەر و گورچیلەکانت سەرمای نەبێت باشە ئەوەی گرنگە لە جلوبەرگی کوردیە لە پیاوانیش و لە خانمانیشە چەند جۆر و مۆدیێلێکی هەیە چەند جۆرێکی جیاوازی هەیە کە لە ڕووی دوورینەکەیەوە لە ڕووی قماشەکەیەوە هەروەها بەپێی هەر ناوچە و تایبەتمەندی خۆی هەیە جلوبەرگەکان ئەوەی سەحر باسێکە ڕۆژهەڵاتیەوە بۆ نمونە هەر ناوچەیە و دیزاین و شێواز و تایبەتمەندی خۆی هەیە وەکو جلوبەرگی کوردی زانیاری زیاتر سەبارەت بە جلوبەرگی کوردی وەرەگرین هەر لە کۆنەوە هەتاکو ئێستا و ئەو گۆڕانکاریانی لە ئێستادا بەسەر جلوبەرگی کوردیا هاتووە وەک گفتوگۆی ئەماکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز تارق یاسین دیزاینەری جلی کوردی کاک تارق فەرموو بەخێر بێ کاک تارق جان ئەم کاتان باش کاتەوە باش ڕۆژی جلی کوردیتان پیرۆز لە بەڕێزیشە پیرۆز ئەمەنە جوان ڕێکت خستووە جەنابێت زۆر سپاس لەکانی کاک تارق زۆر زۆر جیاواز ڕێزی سپاس دەکەم گۆڕانکاری تیا کردو بەڵام یەک دەنێک لە کوردایەتیەکە لات نەداوە کاک تارق خۆی گرنگ ئەوەیە دیزاین کە گۆڕانکاری ئەەکەیت ڕەسەنایەتی جلەکە بهێڵیتەوە ینی جزئێکی پشوک بەشێکی پشوک ئەتوانی لە جلەکە بگۆڕی بەڵام فۆرمە گشتەکەی بمێنێتەوەی کە جلی کوردی پێ ناسرێتەوە وایە ئەوە گرنگە
سۆرانیان ئەو فەقیانانە هەرە بێ ئەوەش پرس ببەسرە یا دەست ئەمە لە زۆر فەقیانە ئەکسسواراتی جلی کوردی پیاوانە کاک تارق با بۆ دەست پێ بکەین ژلوبەرگی بەڕێزت جیاوازە و ئەوەی لە توێ ئەبینم پاپیۆنی پێوترێت و ئەوەت بۆ بەکارهێناوە جیاو ئەم جیاوازیە ئەم ستایلە تایبەت بەخۆتە یان گۆڕانکاریەکەت کردووە لە جلوبەرگی کوردیە ئەتوانین ئەم ستایلاگەر بیجێڕینەوە بۆ سەردەمەکانی پێشووتری جلی کوردی چکە هەموو شتێک مێژوێکی هەیە جلی کوردی لە ناوچەی دزەییان جاران نازەم ئێستا ئەگەر ئەو کللتورە مابێت لە ناوچەی دزەییان پیاوماقۆڵەکانیان ئاغاواتەکانیان جاران لەگەڵ جلی کوردی بۆین باخیان بەستووە بۆین باخ بەستراوە لەگەڵ جلی کوردیە ئێستاش لە ڕسمەکانیانە سیرکێتەوە و ڕسمە کۆنەکانیان بە هەمان ستایلە ئەم بۆین باخەکە بەستراوە جوانێکی یاوە بە جلەکە من هاتووم لێرەیە بۆین باخم بەکار نەهێنا تۆ کردۆم بە پاپیۆن ئەم دیزاینەمان ئاوا لێ کردووە لە بۆ سەر فەرشی سوور بۆ فیستیڤالێک بۆ شوێنێکی تایبەت زۆر جوانە ئەمە چکە جێی سەرنجی کەسانی غێرە کووردە بەڕاستی ئەوە ئەبێتە جێی سەرنج من هاتووم پاپیۆنم بەکارهێناوە پاپیۆن لە قماشی پشتێنەکە بەکارمان هێناوەوە هەمان ڕنگ هەمان قماش جوانێکی یاوە بە جلەکە بۆین باخی درێژیشمان بەکارهێناوە بۆین باخی درێژ یاگەر بێتە دەرەوەی جلەکە ناشرینە بەڕاستی پشتێن ئەبەسترێک وەکو چاکەت نییە کراوە بێ یان ئەگەر لە ناوی شۆ بەستری بووین باخیشە بەسترێ ناڵم لە ناوچەی دزەیان جاران بەستراوە ینی مێژووی جلی کوردی لە منطقەی دزەیان سێرکەی شەرتە هەر شاڵ بێت یان قماشی یاساییار شاڵ بێ هەموو جەرێکی جلی کوردی دەتوانی بەکاری ئەمە بەڵاشەی کە بەڕێزت پاپیۆنەکە و پشتێنەکە و پێ دووریوە لە جلەکانی تریشتا هەر ئەبینێت بەژن بە پیاوە بەڵێ لەبەرەوەی کوردانەیە ئەم قماشێکی کوردەواریە شاڵە جام شاڵە تەمان لە جلوبەرگی ئافرەتانە هەر بەکاری لە جلوبەرگی پیاوانی شەوەکو پشتێن و وەکو هەندێک بە بابەتی تری ئەکسسوارە توانی بەکاری بێنی لەبەری جلێکی ئەف قماشێکی کوردیە بۆیە ناچوشتێکی ترمان بەکارهێنە ئەتوانی جامانە بەکاربێنی مەسەلەن ئەتوانی قماشێکی تر هەوری بەکاربێنی سرکەی بەکاربێنی ئەمانە هەمووی قماشی جلی کوردین کە جوانێکی تایبەت یابەت باشە کاک تارق بە لە باسەکە دوور نەکەوینەوە باسی شاڵە کرد گرانترین جۆری شاڵی ئەڵێن زاخۆیە بەڵێ تەواوە بەڵێ تەواوە بوو گرانترین شاڵی زاخۆیە جوانێکی تایبەتی تایە ینی سیرەکەی چنینی ئەو موی کە بەکاریە مویشی زۆر زۆر تایبەتە کە لە چنینەکانیشە یعنی قماشەکەی تەنکترە جوانتر ئیشی تیا کراوە شەپۆلێکی زۆر جوانی تایە لە شاڵەکە سام شاڵی بەری من زاخۆی نییە ینی کوالیتەکەی وەکووە نیە ئەو زۆر نەرمترە خۆشترە لەبەرە ئەمە تۆزە ئەستورترەکوێ بەڵێ وڵی بزەوت ناوچەکەی زۆرە لە ناوچەی هەورامان دروست دەکرێت ئەو دی و دروست دەکرێت مەسەلەن لە زۆربەی سنوورەکان دروست دەکرێت لای خۆمان لە منطقەی ڕانێ خەڵازێ دروست دەکرێت یانی زۆر ناوچە شاڵ دروست باشە ئەڵێ لە دوای زاخۆ ڕانیە منافەسی ئەوەی زاخۆ شاڵی ئەوێش زۆر تایبەتە باشە ئەوەی زاخۆ نرخەکەی چەنە باز لەوەکرێت سەر و $1000 ئەچێتە سەر $1000 ئەش بە پێی کوالیتی جاری وایە هەرزانترێ و گرانتریشێ بەس ئەچێتە سەر $1000 چەند خزمەتی شاڵ پێم وایە بە زۆر زەحمەتەوە ئەبێ ئاگا و زۆر لێ بەتاکید بۆ نمونە لە کاتی تەڕبوون و ئەمانە نابێت تەڕبێت لەبەرەوەی مووە بەکاریە دەگەێت تەڕبێت خراپە وەکو کلاش وایە کلاشی چونکە وەرزی باران و وەرزی بارانە بەکار ئێستا باسی مادەم جلی پیاوان کرا هەر جلێکی تریشی دووریەوە بەڵام دەستوری دوورینەکەی جیاوازە ڕەوەندگیان ئەگەر عزیێت کێشی ئەگەر حەزەکەی باسێکی ئەوە شەکەی باسێکی ئەمەمان بۆ کە هەمیسان ئەو قماشەکە کوردانەیە بەکارهێنەوە ئەم بە جلەشیان ببوورە ئەمە تەقریبان شێوە مەهاباتیە جلی کوردی تەبان لە هەموو ناوچەکانە ئەگەر سێریکن لە ناوچە بۆ ناوچەیەکی تر لە چوار پارچەکەی کوردستانە جیاوازێکی تایە بەڵام لە ڕووی فۆرمەوە هەموو یەک شکڵە ینی کە سەیری ئەکێ جلێکی کوردی ئێمە پارچەکانی تری کوردستان هەر شوێنێک بێت کە سەیرێکی ئەزانی جلی کوردیە بەڵام تۆزێ جیاوازیەک ئێستا ئەم مەهاباتی پێوتی ئەم ئەمیەخەیەک ئەو هەڵێری دو قۆڵچێک بێتە سەر ئەمە لە مەهابات زۆر ئەم مۆدێلە بەکاریە بەڵام ئێمە ئەممان کە دروست کردو قۆڵی ماوکە قۆڵی چاکەت کردو دوو پارچە جوانترەوە سێ ڕنگ و چۆغەی نییە قۆڵەکەی چۆغە لە ناویایەتی وەکو ستایلی ئەم کەوانەی ژنان وایە ئێمە ئەم ستایلەمان ئاوا جوانترەوەسە شیکترەوەسە گۆڕانکارێکمان تیاکرەوە بەڵام دیسان تاکی لەسەرەوەکەمە کە لە ڕسەنایەتەکەی تێگنیاوە ئەنجا ئەم مەسەلەی قماشی شاڵەشمان کە تێکەڵ کردەوە جوانەیەکی یاوەتێ دیزاینەکەمان گۆڕیوە لەو ڕەشە سادەیە دەرمان هێناوە ڕنگمان یاوەتێ وانە بۆ هەر قاوەی و ڕەش قاوەی جەجلەکانیش مار قاوەی باسی ئەم گۆڕانکاریانت کرد هاتووەکە و ئەو شتانە کۆمەڵێک شتە کە خانمان بەکارهێنەوە بەڵام ئێستا پیاوانیش هەنێک ئەمە ئەتوانی گۆڕانکاریان کردەوە شت بەکارێک بەکارێنی مەسەلەن ئەکسسواراتی جلی کوردی پیاوان
هەر لە کۆنەوە چی بووە فەقییانە بووە تەزبێح بووە مەسەرەن ئەمە پشتێن و پوزەوان دەست ڕوونجا جاریوە خەنجەر و ئەمان هەمووی ئەکسسوارەتی جلی کوردی پیاوان بوون کە هەبوون بەڕاستی جایسا بۆ نموناگە تۆ تەزبیحێک بەکارنی بەڵام لێرە 4-5 دەنێک تەزبیح کراوە بە گوڵیەخێک لەگەڵ ئەڵەمێکی کوردستانە جوانە بۆ پیاوان بارە و سادەیە نەبێت گۆڕانکاریی بینە دەستوری دوورینی جلەکێ بەڕێست و ڕەوەن جیاوازی هەیە هیچ کە لە قماشە لە ئەم بەشی یەخە و ئەمانە ئەمەی من تاوان شێوەی ڕانک و چۆغەیە ڕانک و چۆغە هەیە مەسەر ستارخانی هەیە لە جلی پیاوانە مرادخانی هەیە ئیترکەوە سەڵتە هەبوو جاران بەکاراتەوە جۆری زۆرە جلوبەرگی پێوی بەڵام ئێستا کۆمەڵە ستایلی تازە هاتوونە ناو جلوبەرگی کوردیەوە کە بە ناوی کەسایەتیەکانەوە ناونراون کۆمەڵە جلمان هەیە ئاوە هەرێکەوە بە ناوی کەسایەتیەکەوە ناونراوە ئەو کەسە زۆرتری ئەو جلێ لە بەرکردەوە بە ناوی ئەوە ناویان ناوە لێشی هاتووە بەڵام ئێستا ستایلە تازانەشمان هەیە و جوانیشە بەڵام دیسان ئەویش هەر ئەگەر سیرەکەیتەوە هەر کەسێ سێری کە ئەزانێت جلی کوردیە ئەوە نییە کە گۆڕانکارێک لەم یەخەیە کرابێ گۆڕانکارەکە ئەو نە گەورە بێت لە جلی کوردی لاییاوێ ڕەسەنایەتی و جوانیش لە کوردیەکەی هێشتوەتەوە ڕەسەنایەتەکە جوانترێکە بەڵێ کە کۆن کراوە جوانترێکە بەتاکید هەر جۆرە گۆڕانکاری ئەبێ بکرێت لە جلە نابێ نەکرێت مەسەڵەن ئێمە ڕاستە جلی کوردی زۆر جار باسیەوەکی ناوێت دەستکاری کللتور بکرێت لەگەڵ ئەوەیان 100% ناوێت دەستکاری کللتور بکرێت بەڵام هەندێک دەستکاری وردیش بکرێت بۆ جوانکردن تۆ ئەبێ دیزاینیش گۆڕانکاری بەسەرا بێت بەڵام بۆ گوتمان کارگەری لەسەر کللتور ڕەسەنایەتیش لەکە نەبێت تێکی نەیات وەکو ئەو گۆڕانکاریانە وەکو بابزاڵ بڵین وەکو دیزاینەکان وەکو ستایلەکان کامیان زۆر مۆدیەتی بۆ ئەم ساڵ ئێمە بۆ منەستارخانی و مرادخانی و ڕانک و چۆغە و زۆرمان هەیە جلی کوردی هەموو کاتێک مۆدیەتی بەڕای من هیچ کاتێک هیچ جلێکی کوردی مۆدی بەسەر ناچێ بڵێن ئەم ساڵ ئەوە لەبەر ناکرێت ئەویان لەبەرەکرێت بەڵام بە پێی وەرز ئەتوانین دیاری بکەین بۆ نمونە ستارخانی یاخود مرادخانی ئەم جلانە تۆزی ئەستورترن بەریان هەیە ناویان لێ ئەدرێس ئەمە بەری هەیە لە ناوە مەسەڵەنها وتیان جلێکی بەڕێز لە دوا دووری وتە دووبەرە لە ئافرەتەکان لە پیاوانە لە پیاوانانە ئەمە مەسەرن تۆزێ لەبەرێ بەری هەیە و بەتانەی لێرێت و دفن ئەکرێت لە ناوە چنین ئەکرێت ئەتوانین لە وەرزە ساردەکانە ئەمانە لەبەرکەی مەسەڵەن مرادخانی لەبەرکرێت ستارخانی لەبەرکرێت ڕانک و چۆغەژ ئەتوانین لە وەرزە فێنکەکانە لە بەهار و هاوینە لەبەرکرد ئەگەر هەموو ساڵی هەر مۆدیێت هیچ جلێکی کوردی لەبەر هین ناکرێت بڵێ ئەم ساڵ ئەمە مۆدینەوە وەکو تەمەن وانییە بۆ نمونە مۆدلێک بۆ پیاوە تۆزێک تەمەن ئەوەش کاریگەری هەیە مەسەرەن پیاوە بە تەمەنەکان زیاتر یەن چیەکەن مۆدلی ستارخانی لەگەڵ مرادخانی زۆر لەبەرەکەن قۆپچەکانی پێوێت ئاخوارۆکو ئەوە ستارخانی شکلی لە شکلی چاکە دەچێت نەمان هێنا بریا بمان هێنا ئەویش یەخەکەی وەکو چاکەت هەڵیرێتەوانێ ئەوە زیاتر پیاوی بە تەمەن تۆزی حەزی لەو ستایلانێ گەنجەکانیش ڕانک و چۆغەی سادە و ئەو مۆدلە تازانەیەکی ئێستا باوە بەڵێ ئەوانەی ئێستا باون ئەوان ئێستا لەبەر باشە کاک تارق ئەمە سەڵتەیە ئەمە سەڵتەی ئافرەتان ێزانم سەهار لە جلوبەرگی خاتونەکانە من باوەڕم بە سەلیقەی ڕەوان هەیە زۆر لێزانانە ئیشەکە ئەمە باسێکی گۆڕانکاریەکەی مامۆکێ گۆڕانکاری ئەم کەوایە مەسەر ئەو کەوایە ئەو هێلەگە هەمووی ئەمە بە دوودی و کردومانە ئەم ساڵ نمایشێکمان کردە بە ناوی کۆکراوەی دوودیوە بەڵێ دوودیوە هەڵیشی ژێڕیتەوە بە دیوەکەی ترا لەبەر ئەکرێ جاران بەرێکی سادەی نێراوە ئەو بەرەی کە لێ درراوە بۆی دفن بێت جوانترەوە سێ بەڵام کە هەر ئەو بەری بۆ ئەەکەین بە قماشێکی وا بەرەکەی بۆ ئەەکەین کە هەڵیشی بژێڕیتەوە قماشێکی نۆرمال نابێ بتوانین دەبەرکرێ ساو قماشی ناوەشی قماشی خامەکی پێوترێ خامەگە قماشانەیە کە ئەکرێ وەکو ئەم قماشەش ئەوە کە ئەکرێ بە دی بە کەوای ئافرەتان ئەو کاتە ئێمە بە هەردوو دیوەکە لەبەر ئەکرێت چۆن هەڵی ئەجێڕیتەوە توانیت لەم بۆنەیەکە بە دوو دیوی جیاوازە لە بەریشی لەگەڵ کراسەکە ئابووریانە ترشە ئەمە جاران دانێ گرفانیشانەدا لە دیوی ئەوەش ئەکرا بەڵام ێستا گیرفانمان بۆ نەکرێت بۆی دەرنەکەوێت کە هەڵی ئەجێڕینەوە دەرنەکەوێت ئەم کەوایە بە هەمان شێوە هەردوو دیوە جا هاتوین ستایلی ئەم کەوایانە ئێمە جاران ئەمە کەوای ناو لۆکەی پێوترن ناو لۆکە ناوی لۆکەی تایە ئەوە زۆر گەرمەوە زۆر ئەستورە وەرزە ساردەکان لە ئافرەتان بەکارێن هێناو بە تایبەتی ژنانی کورد ژنە ناودارەکان هەمووی ئەم جۆرە کەوایانە بەکارێنان چکە گران بووە بەڵام جاران کە ئەم ناوەی بۆ کراوە لە خامێکی سپی بۆی کراوە خامی سپی لەبەری کولفەی زۆر تێنەچێ هەرزانترە بەڵام ێستا تۆ قماشێکی گران بەهاتر بەکاربێنی کولفەی تێچێ بەڵام ئێمە هاتوین لە جیاتی خامە سپیەکە بەکاربێنینەوە قماشێکی ترمان بەکارهێناتەوە بۆی تۆ بتوانانی بە دیوەکەی تریشا لە بەریکەیتوانێت کار ئیشەکەی تیاکرێ وردەکاری تیاکرێ دفن ئەکرێت لۆکاخلێتە ناوی وابێ بە دیوەکەی تریشا لە بەرکرێتەوە ئەنجا تەکنیکی درومانی جارانیش بەڕاستی خەیاتەکانی جارانمان زۆر ئیشیان ورد کردووە زۆر وردەکاریان کردووە سا بەداخەوە لە ژنی کوردیا کەمتر ئەوە ماوەتەوە بەڵام ئێمە هاتوین جارێک کە ئەم کللتوری وردی درومانەمان بەکارهێناوەتەوە لە هەردوو دی و ئەم لێوارەی بۆ کراوە
بە هەمان شێوە فتحەکانی هەمووی دوودی و کە هەڵی جێڕیتەوە فتحی ناوەشی ئەم لێوارەی هەرەیە بۆی کە هەڵی جێڕیتەوە هەمان ستایلی هەبێ وە لۆکەکەش کە تێی کراوە جاران تەقەڵی دەستی زۆر تیا بەکارە هات لە بەشی ناوە لەسەر خامەکە بۆی ئەو لۆکەیە نەجوڵێت چونکە بەڵێ ئەنجامە لەگەڵ پارچەکانە لۆکەکەمان دوریوە بە خەراغێ لەگەڵ قماشێکی ترا بۆی تەقەڵی دەستی دەرنەکەوێت ئەمە نۆ پارچێم کەوایە لەگەڵ پارچەکانە ئێمە لەگەڵ لێوارەکە لۆکەکەمان قایم کردوەوە بۆی نەجوڵێت یا قماشێکی تریش لە بینی هەردووچیانە هەیە کە لۆکەکەی لەسەر دانراوە پیاد دوراوە زۆر زۆریش تارق باسێکێمە بکەین ئەمەشیان ستایلێکی تری چاکەتی مۆدەیە ئێمە هاتوین ئەم ساڵ ئیش لەوەیەکەین بەڕاستی قماشی جلی کوردی لە جلی مۆدەیە بەکارەهێنینەوە باش ئەمە لەگەڵ جلی کوردیان نابێت ئەمە بۆ جلی کوردینی ئەمە ئەتوانین لەگەڵ پانتۆڵێکا وەکو چاکەتێکی جلی مۆدە بەکاری بێنیت بەڵام هاتوین چی بکەین ئەو قماشە سادانەی کە ئەکرێ بە چاکەت ڕەنگی ڕەش و قاوەیە نیلی ئەمانە هاتوین قماشێکی جلی کوردی ئەلوان ڕەنگا و ڕەنگمان بەکارێنە بۆ چاکەتە کە جوانێکی تایبەتیایەتێ واتە جلی کوردی ئەتوانین قماشی جلی کوردی ئەمە جلی مۆدەشە بەکار بێنینەوە بۆی جوانێکی تایبەتی باتێ تازە قسێکی ئامشمان بۆ بکە کاکتارێک ئەمیش بە هەمان شێوە هەر سادەیە قماشەکەی تەمانە قماشانە هەموو قماشی جارانن پێشەوە باسیکەین ئەمە قماشی کەرنەکە جاران زۆر بەکاراتوە ئێستا ئەمە بەکارمان کەرنەک بڵێ ئەمە قماشی مەسەلەن گورونیان پێوت گورونی گوڵباتمانی پێوترا جاران بە هەمان شێوە ئەوە سوورمەیە ئەویان ئەما بۆیە قماشانەشمان بەکارهێنێت چکە ستایلەکەی لەسەر قماشی جاران کردومانێتەوە لەس دوورینی جارانیشە بۆی هەمان قماشیش بێت دامە درومانتە ناوەکەشی ئەمە شاڵە بە هەمان شێوەتوانی هەڵی جێڕیتەوە شاڵ بەکاری بێنیتەوە ئەمیش بە دیوەکەی خۆیان بەم قماشە ئەتوانی بەکاری کاتارەکڵین شاڵ بۆ پیاوان نرخەکەی لەسەر $1000 و زاخۆی لە هەمووی ناوبانگی زیاترە بۆ خانمان کام جۆرەی لە هەمووی گرانترە بۆ خانمانیش قماشی گران زۆرە بەڵام ئەو شتێکی زۆر تایبەت نییە جیاکرا بێتەوە ئیشی دەستی تیاابێ بەڕاستی چکە شاڵ بەدەست ئەچنرێ بۆیە ئەو نەگرانە بەڵام ئەمانە هەمووی قماشانە ئێستا هێنن هەمووی حازرین لیەن لە وڵاتانی ترەوە جارانی شەروە بۆ بەڵام ئێستا قماشانە کاتی خۆشێر گران بۆ خامەک هەر گران بۆ ئەمە خامەکی پێوترێ ئەمە هەر گران بۆ ئەو کەرنەکە هەر گران بووە بەڵام ئێستا ئەو کوالیتی جاران نەماوە بەداخەوە ئەوەی کە جاران ئەهات و ئەو قماشە ئەسڵی جاران هەبوو ئێستا دروست ئەکرێتەوە بەڵام بە کوالیتێکی خەفیفتر وای لاتوی کاکتارق باسێکی بکەین باسی ئەوە شەکەن ئەمەش هێلەگی دوو دیوە بە هەمان شێوەش کە هەڵە ئەژێڕیتەوە بە هەردوو دیوە لەبەر ئەکرێ لە جاتی بەرێکی مەسەن قماشێکی خەفیفی لە بین هەرویشانەکە هەریشا گونجاوە بەڵێ ئەمەش دوو دیوە جلەکانی ئەوە ئەگونجێت ئەم ڕەنگە نابێت ئەم چونکە خۆی گوڵی تای ئەزانی بۆ سازەکەم تاقیکاتەوە بزانم چۆنە نابێت ئەمە ڕۆژێکیان لە بەرنامە کاکتارێک من جلی مۆدەم لەبەر کردووە میوانەکەمان خاتوونێکی دیزاینەری جلی کوردی بوو من هەموو جلی کوردی و کڵاو و هەموویم تاقی کرد لەسەر جلی مۆدە ئەمە هەمووسان خەریکە ئەو ڕۆژ لەگەشت ئەفوەگەرتەوە ئەمە 5 پارچەیە هێلەگەکە ئەی بە 5 پارچە دوراوە ئەگەر سەیریکەن خۆی لە ئەسڵا ئەوەی کە ئێستای دوورن لە ئەسڵا جاران 3 پارچە دوراوە و مۆدەلە بەڵام ئێمە تەغیراتێکمان تیا کرد و دیسان و تەغیراتێکە کردومانە هەر ستایلی هێلەگەکەی جارانە بەڵام لێرەیە بەڵێ ئەمە پشتەوەی 3 پارچێ پێشۆش 2 پارچێ بەڵام لێرە ئەم پارچانێکە تێمان کردووە بۆ تەسکبوونەوەی کەمەر و ئەوانە زۆر جوان ئەیوەستێنێ و لە پێشی شەواگەر سەیریکەن ستایلی بڕینی چاکەتمان بەکارهێناوە بانسیتیایە منطقەی سنگ بەر زکاتەوە بانسێکی تایبەت لەم گۆشیەوە ئاوا بۆ ئێرە دروست کراوە ئێستا ئیش لەسەر ئەو مۆدەلان زۆرەکەین کە هەندێک بڕینی تایبەت هەیە لە جلی مۆدیاکە جوان ئەوەستێ لەبەرە ئەتوانین لە جلی کوردیشە بەکاری بێینەوەوانە چکە بەڕاستی ئەگەر سیرکەی جلی کوردی و جلی مۆدەکە تۆ چاکەتێک لەبەر ئەەکە یاخود جلێکی کوردی لەبەرەکەی سەڵتێکی هەلێک هەر تۆیت هەرنە هەر تۆیت ئەو شکڵە جوانتر ئەوەستێ لەبەرە وایە جا ئێستا باسێکی ئەوەشمان بۆ بکە کەواکە و کەوای دوو پارچە بێت بەڵێ دوو پارچێ ئەمەشیان کەوای خۆی حەو پارچێ لە ئەسڵا بڕینەکەی کەوای حەو پارچەی جارانە بەم شێوەیە بەڵام ئێمە هاتوین لێرەشە گۆڕانکاریەکمان کردووە ئەم کەوایە کە ئاوا کردومانە ینی کەوا و سەڵتەمان تێکەڵ کردوێتەوە ئێستا ئاوا کەوایە بەڵام ئەمە لێکرێتەوە توانی لێکێتەوە بیکەی بە سەڵتە بە سەڵتەی بەکاری بێنی لێبێتەوە یەکسەر ئەتوانی جاتوانی هەڵیشی ژێڕیتەوە بە دیوەکەی تریشە بەکاری بینتەوەمان کردووە ئەمیش دوو دیوە بەڵێ هەڵیشی ژێڕیتەوە بە دیوە بەکارێتەوە بە هەمان ستایل ئەمەش شێوازی دوورینی جارانە ئەمە پراوێزی پێوترا جاران خەیاتی جاران تااقەتێکی زۆر باشیە بۆ بەڕاستی ئەم هەموو ئیشە وردەی تیا کردووە ئەمانە هەر بۆ جوانکاریە
تەمانەوە بڵین تۆ ئەم گۆشێ ئاوا پارچێکی تێراوەوە پەرایۆزەی بۆ کراوە زۆر جوانە ستایلێکی جوانیاوتێ فەتحەکان ئاوا لە قماشەکەی دیوی دەرەوە ئەومان بۆ کردەکە هەڵی جەڕیتەوە تەنسیق بێتەوە لەگەڵیا لێرە بە سادەکە فەتحەکەی بۆی کراوەتەوە ئەنی ئەگەر ئاڵوگۆڕێکش بە ڕەنگەکەی بکەی تەنسیق بۆ تۆ لەگەڵ قماشەکەی هەم سادەکە و هەم بەشی سەرەوەی سوورمەکەش کە گوڵارە ئەنی تۆ توانین لە مناسبەیەکە ئەمە نیوەی مناسبەکەت کەوا بێ نیوەکەی تری بکە بە ساڵتە لێ کەرەوە ئەوەش نیوەی باو ڕەنگە بێت لە نیوەکەی تراڵی جەرۆ بە ڕەنگەکەی تێجە اینجا وا کراسەکان ئەکرێەوە هەڵبژێردرێت کە لەگەڵ هەر دەسان کراسە بۆ هەردووچان ئەگونجێ لەگەڵ سەوزەکە کە هەر زۆرکیبارە لەگەڵ بە هەر دیوشارەبەرێکی کراسەکە تەنسیقە لەگەڵ وەکو ئەمە مۆدێلەکان وەکو ڕەنگەکان بۆ خاتونەکە ئەم ساڵ زۆر زیاترشی خواستی لەسەر بووە وەڵاهی من زۆر جارە و قسەیاکەم وەکو ڕنگ لە جلی کوردی ژنانە کە ئەڵێن ئەم ساڵ چی باوە چی ترێندا بەڕای من هەموو ڕەنگێک دایم باوە لە جلی تەنیا لە خۆی بێت ئەوە مهمە ئەوە گرنگەوانیا چکە هەچی ڕەنگی جلی کوردی هەیە ئێستا بۆ نمونە لە بەهارە سەیریکە گەشتێکەکەی بۆ سەیرانگایەک ئەو هەموو جلە کوردی لەبەری خەڵکە ئەبینیت هیچ جلێک ئەبینی ناشرینیت یابێ هەمووی جوانە هەمووی ڕەنگێکی تایبەتە هەمووی جوانی خۆیە بۆیە هەر کەسەوە بەپی حەزی خۆی بەپی لێهاتنی ڕەنگی پێستی لەگەڵ جلەکەیە ئەتوانی ڕەنگی هەڵبژێرە جوانە شتێک نییە مەسا ئەم ڕەنگە ئەم ساڵکە یەکێک لەبەری کرد بڵێ نەخێرەوە باو نییە و ناشرینە هەمووی جوانی خۆی هەیە ئەم قماشە ناوی چی قماشەی هەر زۆر جوانە ئەم قماشە تقریبا کە ئۆرگانزا وایە ئۆرگانزاییە تقریبا ڕقێکی تایە جوانە بۆ کراس بڵێ ئەمیان شکڵی نازنازی جاران هەبوو لەو شکڵی کاک تارق کێجلەکانمان ئەوەنە جوانە و ئەوەنە باسیەکەین و بەڕێزت باز لەواکەی کاچیتە شوێنێکەوە بۆ نمونە ئەچینە بەهارەوە لە سەیرانگایەکە کەس نییە جلەکەی ناشرین بێت ڕۆژێک کەم نییە بۆ جلی کوردی یان بۆ تەنها لە بۆنەکانە بیری جلی کوردیمانەکەوێتەوە بەڕای من جلی کوردی ینی هەموو ڕۆژێک لەبەرێکی هەر جوانە بەپێی ئەوەی کە بۆت بگونجێ جاری وایە تۆ گونجانیش ئەساسە لەبەرەوەی هەموو کاتێک تۆ لەوانەیە نەگونجێ بۆ دەوام بۆ شوێنە ئەگەر جوانی خۆی هەیە بەڕاستی بەڵام یادی تریشمان زۆرە لەبەرێکی مەزنێر لە ڕۆژی جلی کوردیە یادی ئاڵامان هەیە مەسەلەن ئاڵای کوردستان هەیە توانین جلی کوردی لەبەرکەی هەشتی مارس ئافرەت لەبەر یەکا پیاوە توانێت لەبەریکە نەورۆزە مەسەلەن ڕۆژی جلی کوردی خۆیەتی کە دەیسەیە بەهار هەموو ڕۆژەکانی جوانە بۆ جلی کوردی حتا لە زستانی شاتوانی کۆمەڵێ مناسبە بۆ نەهەیە لەسەری ساڵە لە جیاتیەوەی تۆ جلیشکە لەبەرکە جلی کوردی لەبەرکە جوانەکەی لەوایە ڕەوەن زۆرێک لە قوتابخانەکان و هەمووی جلی کوردی من کە هاتم بۆ ئێرە هەموو مەکتەبەکانم ئەبینی کاتچونە ژوورە و خوێندکارەکانی جلی کوردیان باشکەواتە ئەم ناسانە تا چەند گرنگە وەزارەتی پەروەردە لە ساڵی 2010ەوە ئەم بڕیارەی نردوو بۆ قوتابخانەکان ئەم بڕیارەی دەرکردووە کە جلی کوردی لە ڕۆژی جلی کوردیە کە دەیسی هەموو ساڵێکە بپۆشتێ قوتابخانەکان قوتابیان مامۆستان توان جلی کوردی بپۆشن ئەمە تا چەند گرنگە بۆ ناساندنی جلوبەرگی کوردی بە نەوەی تازە بە مناڵ زۆر گرنگە چونکە ئەگەر ئێمە سێری چەند ساڵە لەمەوە پێش بکەین جلی کوردی خەریک بوو کەم بەکارە هات ناڵێن نەمابوو جلی کوردی هەمیشە بەکاراتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی کەم بەکارە هات 10 ساڵ 15 ساڵ لەمە پێش خەریک بوو کەم بوو بەڵام خۆشبەختانە ئێستا جلی کوردی وای لێ هاتووە لە هەموو ماڵێکا زۆر هەیە هەموو کەسێک بەکارێنێ بەدەر لەوەی کە لە ڕۆژی جلی کوردی شاید ڕۆژەکانی تریش بەکارێت زۆر بەکارێن ئەویش ئەتوانین بڵێن دەستخۆشی لەو کەساناکەن کە لەم بوارە ئیژەکەن بەڕاستی جێگەی دەستخۆشین ئەوانە کارێکی گەورەیان کردووە کەوایان کردووە جلی کوردی جارێککە بەو شێوە بەرچاو بێتەوە ناو خەڵک بەو شێوەیە بێتەوە خەڵک بەکاری بێنێتەوە چونکە ئێستا کۆمەڵی خاتونمان هەیە بەڕاستی هەرێکەوە لەم مەجاالە ئیشەکان دیزاینەرن کاری بەرگدروی ئەکەن هەچیەکەن ینی جێدەستیان دیارە کۆمەڵە براندی کوردیمان هەیە ئیشی جوانەکەن بەڕاستی ئەمانە جێدەستیان دیارە خوان تەرخان کردووە هەمووەکو بزنس هەمووەکۆش لە ناحی لایەنە کللتوریەکەەوە کللتوری جلی کوردیان هێناوەوە پێشەوە جارێشکە وان لێ کردووە کە بەردەوام خەڵک لە بەرچاوی بە بەردەوام بپۆشرێت هەم پیاوانیش و هەم ژنانیش جلی پیاوانیش بەڕاستی گەنجان زۆر لەبەریەک لەبەریان ناکرد بەستا زۆر لەبەر یەکەن ێستا ئەمڕۆ بڕە دەرەوە سەرەکێکی گەنجە جلی کوردی لەبەرایە ئەمە جێ خۆشحاڵی ئەنجا لەو لایەنەشەوەکە وەزارەتی پەروەردە ئەو بڕیارەی دەرکردووە کارێکی زۆر باش بوو زۆر گرنگ بووە کە وەکو ئەوە بە فەرمی ناسێنرا ئەو ڕۆژە بۆ جلی کوردی دەستخۆشیان لەکەین و بەس بۆ قوتابخانەکانیش نەبێ بەڕاستی بۆ هەموو داوائرێک بێ بە فەرمی ئەو جلی کوردی لە ڕۆژێکیەوە دەوامی خۆیان بەڕێ بەتایبەت لە زۆربەی داوائرەکان شڵا خۆزگا ئەو خەمخۆریە بۆ جلی کوردی هەیە بۆ زمانەکەشمان هەبێ بۆی کە زمانەکەشمان نەخەوتێت جا ئێستا ئەمە بەڕێز لێرە بە ئەم ئەکسسواراتە لە بیرمان نەچ ئەمە سەرنجی منی ڕاکێشە ئەمە بۆ کەوا من نەمبینی بوو بڵێ لا هێلە کابینیمە بەکارێن نزۆرش بۆ کەواژە توانی بەکاری بێنی بە تایبەتی لەم کەوانە یاخود کەوای فستانی هەیە کە لە منتیقی بادینان زۆر بەکارێن ئەم پارچەی ئێرەی
لێرە کۆمەڵێک بانسوپلیسیتیا لەوانەش زۆر بەکاریەوە داخستن بەڵێ دوگمە دۆڵا بەکار هاتەوە داخستن جا کۆمەڵی ئەکسسوارات تر هەبووە کە لە جلی کوردی ژنانە بەکار هاتووە بەڵێمە حەتحەتۆکەی جارانە حەتحەتۆکە جاران بەکار هاتووە وەکو ئەکسسواراتێ دراوە لە جل هەم بۆنی خۆشە هەم ئەکسسواراتیش ئەو کات ئەکسسوارات لەوانێت زۆر کەم بوو بەکو ئێستا و هەموو زی و زەردوشتێکی ئێستا لە بازاڕە هەیە بەو شێوە بە فراوانیانە ببێ هاتون خۆیان لە مێخەک و لە سمڵ و ئەمانە ماشە ڕەنگە و ڕەنگانیان سێگۆشیان ئەجاوە ناوەکەشی ئەگە سێریکەی بۆنی زۆر خۆشە تەمانەوە سمڵی تێکرێ خۆی مێخەکەش بەڵێەوە دەرمانێکی مادەیەکی تیا سمڵە بۆنی خۆشە مێخەکەکەش خۆی کە چنراوە لەگەڵ یا ئیشی تیاکراوی شەر بۆنی خۆشە بۆنێکی تایبەتی یاوە بە جلەکە و بە کەسەکەش کاگە سێریکەی ئافرەتە کۆنەکانی جاران ئافرەتە بەتەمەنەکانی جاران دایم بۆنێکی خۆشیان لاتۆی ئەوانە بۆ کە پیانەوە سوارەتان بە جلەکانیانەوە بوو کرد ئێستا گرنگی بەم ئەکسسوارەتانە ئێستا گرنگی پێرێتەوە ئێستا لە بازاڕە بەکارێتەوە خەڵک زۆر دروستیەکاتەوە ئەکسسوارەتەکانی تیژ بە ئام بەکارێتەوە کە سەر و کڵاو و ئەم شتانە کە جاران زۆر بەکارات و ئێستاش ئافرەتەکانمان زۆر بەکاری هێنەوە گرنگی تەواویشی پێرێ کۆمەڵە پیچ هەیە کۆمەڵک شوێنی تایبەت هەیە وەکو بزنس بەکارێنن کەشتی زۆر زۆر جوان و تایبەت دروست دەکەنەوە جێگەی دەستخۆشین ئەوانش بەڕاستی کە کارێکیان کردووە ئەو مەسەلەی ئەکسسواراتە جلە کوردیانیان هێناوەتە پێشەوە جارێکی پیاوان پێشتر کاوەسەڵتە هەبوو ئێستا نابینرێ لە بێرێکە بەپێی ناوچەکان زیاتر ئێستا کاوەسەڵتە لە منتیقەی گەرمیان لە ناوچەی گەرمیان زۆر زۆر بەکارات و ئێستاش بەکارێت ئێستاش پیاو بەتەمەنەکان هەر لە بەریەکەن لە منتیقەی کەلار و کفریوانە زۆر بەکاری سەر سەردانێکیەوە بکە پیاو بەتەمەنەکان هەمی لە بەریانەیە کاوەسەڵتە گەنجەکانی ێستا لە هەندێک مناسباتە لە بەریەکەن هەندێک مناسباتی تایبەت لە بەریەکە من خۆم ساڵی لە نەورۆزا لە بەرم کرد وەکو جامانە و تێکەڵکردنی لەگەڵ مشکیە ئەمیش ئەکسسوارات جلی کوردین تا جلی کوردی ئەگە سێریکەی بە دەرەوەی کە جلەکە خۆی فۆرمەی هەیە فۆرمێکی تری جلەکە بێت ستایلەکانی جیاواز بێ لەگەڵەوەشە مەسەن پوزەوانە هەبووە پشتێنە ئەم مەسەن فەقیانەیە وەگوتمان تەزبیح بووە ئەمانە هەمووی ئەکسسوارات جلی کوردی اینجا جامانە و مشکی بە هەمان شێوە بەکارات و لە ناوچەی هەورامان کوڵەباڵ بەڵێ کوڵەباڵی لە ناوچەی هەورامانەوە کوڵەباڵ شتێکە بیر خستمەوە مێژوەکەی زۆر کۆنە تەبان مێژووی کوڵەباڵ ئەگەر سەیریکەین ئەگەڕێتەوە بۆ سەردەمی مادەکان ڕاستی ئێستا لە ناوچەی هەورامان بەکارهاتەوە بەڵام لە سەردەمی مادەکانە ئەو کوڵەباڵە بەکار هاتووە ئەویش بە تایبەتی لە کاتی جەنگە سەربازەکانیان لەو کاتە بەکاریان هێناوە بۆچی ئەگەر سەیریکەی ئەو دووکونەی لەسەر شانی کوڵەباڵایە ها کوڵەباڵ هێنێکیە بەرزێکی دووکونیتیە لەوانی زۆر کەس و زانیارەی نەبێ لەسەری لە کاتی جەنگە مادەکان سەربازەکان ئەویان بەکارهێناوە تەوریان تێکردووە لەبەرەی تەور وەکو چەک بەکارە هاتووە کاتە چەک شمشێر و تەور و خەنجەر و ئەمانە بووە تەور کلکێکی بە قوتیە بۆ دەمێکی گەورەیە بۆ نەکراوە بە هەندێک شوێنەوە کراوەتە ئێرەوە خراوەتە ئەو کونەوە بۆی بۆ بەکارهێنان خۆشتر بەکاراتەوە بەردەست بوو ئاوە بەکاراتەوە بەکارهێنا خسات ئەوە ئەوە بیرخستمەوە کە بەڕاستی و مێژوکی زۆر زۆر کۆنیە کوڵەباڵ ئێساش بەکارهێنێ منتیقەی هەورامان هەمووی کوڵەباڵ بەکارهێنێ کاک سەرک دانیشین فەرموو ئەمە بەس پێمان بڵێ کاکتارێک بیاینەوە لەکوێ هەر شوێنێک بێ کێشەی نییە دابوود لە لای یەخەکەیەوە شوێنێک بێ کێشەی ئەمە ئەم حەدۆکەیە بیرمان نەچێ جاران بۆ بێشکەی مناڵیش بەکارە هات وایە بەشکی مناڵی جواب بەکاریان هێناوە لە جیاتی ئێستام بەڵێ هەم وەکو ئەکسسوارێت بەکارێتەوە هەم وەکو لەوانەیە وەکو بۆنەکەیشی هەم مناڵکە لەوە ترسان بە بۆن بکەی ئەو بۆنە تایم لەبەر لوتیا بووە خۆی ئەم مێخەکە بۆ کەسانە تووشی هەستیارێ بنێتتر وەرز خۆشکات و کاتی گەشەی گوڵوگیا ئەبێت هەندێک کەس هەستیاریان هەیە ئەڵێن بۆ ئەو کەسانش زۆر زۆر باشە بۆنی پێوەکەن مێخک لە هەموو سەرەکەەوە هەر باشە جا ئێستا کاک تاریخ هەندێک لە کەسەکان لەگەڵ ڕەوەندیشە باسمان کرد وتمان هەندێک لە کەسەکان ئەڵێن بۆ نمونە بەخوا دەوامم پێوە ناکرێت بە جلی کوردیەوە نایکەم بۆ نمونە خاتوونی کۆن هەرچەند ئاسانتر بووە سادەتر بۆ جلەکانیان اینجا خاتونەکان هەندێک جا شەڕواڵیان لە پێکرد بۆ کە فرە ئیشوکانیانکەوە بەڵام لەگەڵەوە هەر ئەم جلە لە بەریانە بووە بەڵێ وڵی ئەڵێ بۆ ئەم ئەتوانم بڵێمەوە بیانووە بەڕاستی چونکە جلی کوردی بەو شێوەیەش نییە کە نەتوانی پێوی هەڵسی و دانیشیوانە جلی کوردی پیاوان تازە گورجگۆڵ ئەتوانی هەموو شتێکی پێوە بکەی وەکو جەنابەت فەرمووت جاران جلی کوردی هەم پیاوان هەم ژنانیش کاریان پێوە کردووە یعنی لە بەیانی و تا ئێوارە لە بەریانەوە تا کاتی خەوتن لە بەریانە بۆ جلە ئەنی بە بەردەوامی لە بەریانە بوو بە تایبەتی ئەو جلە سێ چوار پارچە جلی ئاوا کە کەوایە سەڵتەیە کراسە هەوڵ کراس و ژێرکراسە لە ژێرەوە ئەم هەموو جلە بەیەکەوە لەبەر کراوە ئافرەت لە بەیان و تا ئێوارە ئیشی ناوماڵی پێوە کردووە لەگەڵ پیاوەکەی هاوکاری کردووە ئیشی دەرەوەی سەر
زرعات و کشت و کاڵی پێوە کردووە بەڕاستی ئەی چۆنەوەن توانیوانە هەم کاری پێوە بکەن تۆ یەک ڕۆژ نەتوانی لە بەرێکیەوەی پێوە بکەی من ئەڵێمەوە بیان و هێنانەوەی بەڕاستی هەموو کەسێک ئەتوانێت هێر هیچ نەبێگەر لە ساڵەکە 4 جار لە بەریکیت لە بۆنە تایبەتەکانە لە بەریکی بەڕاستی کاک تارق هەر کەسێک چ خانمان چ پیاوان توانی جلوبەرگی کوردی بدورێت پێوترێ بەرەودروی جلی کوردی بەڵێ یان نەخێر تایبەتمەندی خۆی هەیە ئەگەر پێویستی بەڕێخستن خۆی ڕاستە جلی کوردی هەر جلێکی تریش بێ پیاوان بێ ژنان بێ جلی تریش بێ حتمما ئەو کەسابێ خاوەن سەلیقە بێ لە دوورینە بەڵام خەڵکی شەیە مەسەرەن بەس دوورینەکە ئەکات دیزاینەر نییە دیزاینەر بابێکی ترە مەسەرەن دیزاینەر ئەوەیە ڕەنگەکان ڕێگەخا مۆدلەکان ڕێکەخا بەڵام خۆی دوورین ناکات یەکێکی تەریێ ئەی بەرەو درومان هەیە و دیزاینەریشمان هەیە لە هەردوو حاڵەتەکە هەردووکیشمان بەرەو دروی جلی کوردی چ خانمان چ پیاوان ئەبێ کەسێکی زۆر بە سەلیقە بەڵێ بەتاکید بەتاکید هەم لە بڕینە هەم لە دوورینە کاک تاریق دوورینی بەڵێ چ بەشێک لە یان پارچێک لە جلی کوردی لە هەمووی زەحمەترە بەتابەت وەڵاهی ئەتوانم بڵێم هەموو جۆرە دوورینێک زەحمەتی خۆی تایە بەڵام ئێستا مەسەن کەوای نۆ پارچە یا حەو پارچە لە بەرەوەی بڕینەکەی تایبەتە و پارچەی زۆر تایە لەوانەیە لە چاو کەوایەکی سێ پارچەیە قورستر بێ ئەی توخوا بۆ هێلک هەنێک جار لە دواوە بەرزە بێتەوە ئەوە چییە؟ ئەخر ئەگەر ئێستا ئێمە بین باسی ئەوە بکەین بەڕاستی لەوانەیە هەندێک کەس واتیە بگاکە بڵێ دەستکاری کللتوری جلی کوردی کراوە جاران جلی کوردی ینی ئێستاش زۆر کەسێکە ئەی دوورێ هێلک بۆ لە دواوە بەرزە بێتەوە یاخو سەڵتە لە پشتەوە بەرزە بێتەوە لەبەرەوەی فلات ئەبڕێت بەڕاستی کاڵێن فلادە بڕێ و جاران خەیات ئێستاشی لەگەڵابێ هەندێکە زوایە قماشەکە چواردەق ئەکات ڕاستەخۆ چاڵایی قۆڵەکە هەڵەکەنێ و ئەی دوورێت و لەبەری ئەکات کە لەبەری ئەکێ و کەسە حتمما جسمی ئەو کەسە بەو شێوەڕێکە نییە بەرز و نزمیتایە منتیقەی سنگ بەرزە منتیقەی کەمەر نزمترەوەنیە ئێتۆ ئەو بەرزی و نزمێت دروست نەکردو لە کاتی بڕینە بۆیە بەرزە بێتەوە بەڵام ئێستا ئەو هێلەگەی کە من پیشانمای ئەو سەڵتەکە بەنسەکەی تایە یاخۆ سەڵتەکە ئەمانە وا کراوە بە پێی قیاسی جسمی کەسەکە بەرزی و نزمی جسمەکە دروست کراوەتەوە ئەمە لە دوایشەوە ئەو لە دوای شەوە ڕێک کەپسە بێ ببەرەوە هیچ بەرز نابێتەوە کە لەبەری ئەەکەی لە پشتی شۆچکە ها باسماکە 5 پارچەیە ئەم کێشەمان زۆر باسماکە 5 پارچەیە من ئەمە نابێت دەگەنا بخوارە بەرمەکە ناگونجێ لەگەڵ یا ناگونجێ لەوانە قیاسکەشی بۆی نەبێت بەڵام ئەگەر سەیریکەی پشت و پێشیشی فەرقی هەیە لە درێژیە ها سەیریکە پێشی درێژترە پشتی کورتترە ئەبێ وەکو جسمی کەسەکە دەرچێتەوە وەکو خاڵبەکە دەرچێتەوە لەبەرەی منتیقەی سنگی ئافرەت بەهۆی بەرزبوونەوەی سنگەوە درێژترە بەشی پشتەوەی چکە فلاتە تەختە کورتترە ئەگەر ئەو بەرزی و نزمەش نەبێ کاریگەری خۆی هێ ناشرینەوە سەر لەبەر ئەمە بۆیە کاتە لە دواوە تو حساباتی بەرزی و نزم بەڵێ ها لە دواوە کورتتر و پێشەوەی درێژترە کاک تارق سەبارەت با جلوبەرگی پیاوان باسمان لەوە کرد کە کام بەشەی لە هەمووی قورسترێکە بۆ دوورین بۆ پیاوانیش بە هەمان شێوەیە بۆ پیاوانیش بەڵێ ئەوەی ژلی کوردی مەسەل مرادخانی ستارخانی ئەمانە قورسن لە دوورینە ئەمانەی تر سادەترن ڕاستە شاڵ درومانی زۆرە بەڵام هەمووی ڕاستە درومانە شتێکی وانە ئەکرێتەوە بە قماش وەکو شێوەی ڕانک و شۆغەیە سادەکە ئەبڕێ بەڵام ستارخانی بەقەی چاکەتێکی پیاوان ئیشیتایە چکە یەخەی چاکەتیە ویستیشم بیێنە مەڵا بەداخەوە فریان نەکەوتم بۆ مەجای تر ئیشەڵڵا بە کاتێکی شتێک لەناوە قەنەواچە نزگەی ئەکرێ ئەچەندرێ هەمووی قورسترێکە بزە بە قورستریشە بەتانەی لە ئێرێ دف نەکرێ هەمووی و بە هەمان شێوە مرادخانیش کەوەی قۆپچەکانی پێوەیە یەخێکی بەرزی ئاوای هەیە قۆپچەی پێوە زۆر جوانەوە ئەویش جوانە بەڵام قەنەواچەیە زۆر جوانە زۆر ڕێکەوە ئیشی وردیتایە لەناوە قەنەواچێتی یەکرێ ئەچەندرێ بە مەچینە هەمووی بۆی ئەو پێش و سنگەی ڕەغبێت بەو شێوەیە ئەو ئیشە خورستراگەشتن ئەو قەنەواچەیە یان هەر بە ئامجلی کوردی پیاوان و خانمان تێکچوونی هەیە و کوشتن کە بشوێ حسابی بۆ کرێ پێشتر مەسەن قەنەواچە کاخرێتەوە جلەوە زۆر قەنەواچە هەیە تەبان پێشەوەی بخرێتە ناو جلەکەەوە لە ئاو هەڵەکێشرێ تا ڕاکرێ بۆی ئەو قەنەواچە ئەگەر تۆزێک گرژیەکیش دروستکات ئەو گرژەی پێش ئەوەی بی لە جلەکە دروست کردو و جارێککە دروست نابێتەوە یان یەکەم جار لە ئاوی هەڵەکێشی ئەنجا دوای ئەوە ئەی بڕیت بە قیاسی جلەکە و لێ ئێرە و کاتەی ترەکە بشۆرە هیچی لە نایەوەتە بۆ جۆرە بشۆرە بڵێ زۆر جل هەیە مەسەن ئەگەر بینی بێتێ لە چاکەتی پیاوانی شاشتی حازرمان بینیوە کە یەک جار شۆراوە یەکسەر ئەمانەی ئەها چرچێک دروست بووە بەرزبوونەوەک دروست بووی ئەوە بۆ قەنەواچێ پێشتر نەشۆراوە چۆتە ئاو کە چووە ئاو کەمە بێتەوە قماشەکە لەگەڵ ناگونجێ ئەو چێتە ئاو کەمە بێتەوانێت کورتێنێ قماشەکە ناچێتە ئاو ئەو بەرزبوون و نزمبوونە دروستەکە و گرژیە دروستەکە کاک تاریق بە حکمەوەی کە نەورۆزی ئەم ساڵەکەیتە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە کاری کردوێتە سەر
بازار و تۆزە بۆ منە بڵێ خواستەکان کەم لەوانەیە چونکە بەڕاستی ئێستا کە خەڵک کەوتوتە ڕەمەزان و نەورۆز لەوانەیە بڵێ ناچینە دەرەوە سەیران ناکەین گەشت ناکەین تۆزە کاریگەری لەوانەیە بۆ بەرگدرۆکان دروست کرد بێ بازار کەمتر بێت چونکە ئێستا ساڵانی کە لەم کاتەوە بەرگدرو نەیتوانی خۆماژ وەرگێ سەری قاڵ بوو بەڕاستی بەڵام بە ئەکیدی ڕەنگە زۆرینەی خەڵک بۆ جەژن چلی کوردی بپۆشێ ئەتوانی لە ماڵەوە بیپۆشی بڵێ ئەگە بۆ دەرەوەژ نەبێت لە ماڵەوە هەر نەک لە مانگی ڕەمەزان نەک لە نەورۆزە بۆ جەژنیش ئێستا بۆ بە کللتوریانی زۆربەی خەڵک لە جەژن ناجلی کوردیە پۆشێ هەم ئافرەت هەم پیاو بۆ سەردانی کەسە نزیکەکانی سەردانەکە جلی کوردی لەبەرەکەم بەڕاستی جێ خۆشحاڵ ئێستا جلی کوردی وەکو کللتورێکی ڕەسەنایەتی کوردی هاتووە ناو کۆمەڵگەکەمانەوە جێ خۆشحاڵیەکەمە زۆر بەکارێ لە ئێستا ساڵانی پێشوو کە بەرەو بەهار و بەرەو ڕۆز نزیکە بووینەوە ئەمان بینی خەڵک زۆر بە گوڵتینەوە هەر خەریکی با بڵێن هەڵبژاردننی قوماش و دوورینی جلوبەرگەکان بوون بەڵام ئێستا لەگەڵ ئەم هاوڵانەیە هەوڵێکی تری شاتوە خۆ ئامادەکردن بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵێکە زۆر سوپاسی بەڕێزت دەکەین بۆ ئامادەبوونی بەڕێزت کاکتاری